من ولید قادر مستەفا ناسراوم بە مامۆستا ولید قادر لە ساڵی 1986 لە گوندی بەنێنان لەدایک بوومە. قۆناغەکانی خوێندنم هەر لە بەنێنان تەواو کردیە، سەرەتایی و ناوەندی دواناوەندی. دواتریش لە ساڵی 2010 زانکۆی سەلاحەدین کۆلیژی ئاداب بەشی جوگرافیام تەواو کردووە، بڕوانامەی بەکالۆسم بەدەست هێنا و ئێستش کارم پیشەی مامۆستاییە. من لە ڕابردوودا پێش 3 ساڵە سزا درام، بڕیاری گواستنەوەم هاتەدە لەو شوێنێکە تێدا نیشتەجێ بووم، گواسترامەوە بۆ دەرەوەی شوێنی نیشتەجێبوونەکەم بەهۆی ئینتیمای سیاسی و جیاوازی بیر و ڕا تەقەبولی ئەوان نەکرد. ئەگەنا خۆشیان شاهێدی ئەواندا کە مامۆستایەکی دڵسۆزم، بەڵام بڕیارێکی حیزبیە لەسەری خۆیان هاتەوە دەبی مامۆستا وەلید لەو شوێنە بگوازرێتەوە. بەڵام ئێمە هەر بەردەوام دەبین لە هەر شوێنێکی هەر عینی معدەن و کانزای هەلوێستی خۆمان کار و خۆن ئەوەی قەنەعەتمان پێ هەبی لەسەری بەردەوامین و تەنازول و سازشی لەسەرمان. بەمەشخەڵی باوەڕ و ورە و هیواوە ڕێگە دەبڕین و ناگەڕێینەوە دواوە بۆ بەختیاری گەل و ئاوەدانی وڵات. جگە لە کاری مامۆستایی لە دەروی قوتابخانەش ئێمە کاری پەروەردە و بانگەواز لەسەر گەنجان، لەسەر خوشکان، لەسەر نەوجەوانان، لەسەر منداڵی تەمەن 6 ساڵان بە بەردەوامی ئێمە دەرسیوان هەبووە، دەرسی هەفتانەمان هەبووە، دەرسی مانگانەمان هەبووە، خولی وەرزیمان هەبووە، جارێ لە پشووی هاوین سوودمان لە پشووە وەرگرتووە، خودمان بۆ نەوجەوانان و گەنجان وانە کردوتەوە و هەروەها پێشبڕکێشمان هەیە، ینی پێشبڕکێی ساڵانەی سەرتاسەریە لە سنووری ئێمەش ئەو جۆرە پێشبڕکێیانە بە بەردەوامی ئەنجام دەدەین. بۆنە قورئان بەهاری دڵانە یان میهاد هەیە ڕێکخراوی قوتابیانی کوردستانە بە بەردەوامی ئێمە پرۆژەمان هەبووە. ئێستا لە قوتابخانەکان بابەتی پەروەردەی ئیسلامی ڕوحی تێدا نەمایە، بایەخی پێ نادرێتەوە، کاریگەری تێدا نەمایە. ئینشاڵڵا ئەمە بیتنە بەدیلەک یاخود بیتنە ئەوەی کەوا ئەو بۆشایانە پڕ بکەینەوە، بتوانین تاکێکی کۆمەلگا بەرهەم بهێنین، بستەنە ئەو کۆمەلگایە تاکێکی بەڕەوشت، تاکێکی بە ئیمکانیەت، تاکێکی پێگەیشت و تێگەیشت و دەست لە دەست و قووەت لەخوا بەرەو دەنگدان لە هەر کێبین دەبینە هیوای کوردستان. دەرەمەوەکو کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عێراقدا بەڕامەیەکی تێروتە سەرماندانە بەڕاستی، بەڵام ئەوەی زیاتر ئیشی لەسەر بکەین پێویستە زیاتر ژیان و گوزەرانی خەڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە، موچەخۆرانی هەرێمی کوردستانە کەوا تەمەشا دەکەین ئێستا خەڵک لە ژیانێکی زەحمەتدا دەچی. ئەگەر بەراوردکەن لەگەڵ بەغدا مەسە بۆنم بابەتی سوتەمەنیە جیاوازی زۆر هەیە ئێرە لەگەڵ بەغدادا، بابەتی موچەیە، بابەتی نەخۆشخانەکان و نەبوونی دەرمانن. ئێمە ئیشی جدی لەسەر ئەوە دەکەینکەوە ژیانی گوزارانی خەڵکی لەو ناخۆشیە و لەو باردۆخە زەحمەتەی بگوازینەوە بۆ قۆناغێکی باشتر، بۆ ژیانێکی باشتر.